کارگەڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی لەبارەی پێکێنانی حکوومەتی هەرێم و هەڵوێستی کۆمەڵ ڕایگەیان ئەوان نە لە ئێستا و نە لە ڕابردووش لەبەر دەرگا چاوەڕوانی کەس نەبوون بۆ بەشداری لە حکوومەت بەڵکو چاوەڕوانی بەرنامەی حکوومەتیان کردووە. محەممەد حەکیم کارگەڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ لە کۆڕێکدا بۆ ئەندامانی حیزبەکەی لە ناحیەی سیروان هەڵوێستی کۆمەڵی لەبارەی پێکێنانی کابینەی نوێی حکوومەت خستە ڕوو. کارگەڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ ڕایگەیان حیزبەکەی بۆ بەشداری لە حکوومەت بنەمای خۆی هەیە و لە دوای بەشداری لە هەڵبژاردننی 2005 تا ئێستا ڕاستەوخۆ دوای هەڵبژاردنیان پێش ئەوە بڕیاریان نەداوە بەشداری حکوومەت دەبن یان دەبنە ئۆپۆزیسیۆن. ئازانین کە پرسی بەشداری کۆمەڵە بەشدارە بێیان نابێت لە حکوومەتی هەرێمی کوردستان. یەکەم بنەما یەکەم ڕاستی کە من بۆتانم باس کرد ئەو شێوە کۆمەڵ لەوەتی بەشداری هەڵبژاردنی کردووە لە 2005ەوە هیچ کات پێش هەڵبژاردن یان یەکسەر دوای هەڵبژاردن هەڵوێستی خۆی دەرنەخستووە. ڕێزیشمان هەیە بۆ هەر لایەنێک کە بڕیاری لەو جۆرەی داوە. حەقمان بە کەسەوە نییە، بۆ خۆمان باسی خۆمانەکەی. و زۆریش معنایەوە نییە کە بڕیارمان نەداوە پۆزیسیۆن بین وڵا لە دەرگا ڕاوەستا بێتین لە دەرگامان بدرێ و پەرۆژ بین. نەخێر. وا حاڵی بووین کە ئێمە لایەنێکی سیاسی بەشدارین لە هەڵبژاردن، دوای هەڵبژاردن جوڵەیەک بۆ پێکێنانی حکوومەت دروستە بێ، گوێ بگرین لەو لایەنەی کە پێکێنەری حکوومەتی هەرێم دەبێ، بزانین بەرنامەی حکوومەتەکە چییە. کارگەڕی ئەنجومەنی سیاسی باسی لەوە کرد بەلای ئەوانەوە گرنگ نییە کە کێ حکوومەت پێک دەهێنێ، بەڵکو ئەوەی گرنگە بەرجەستەبوونی خزمەتی هاوڵاتیان و بنبڕکردنی گەندەڵی و دابینکردنی دادپەروەری و شەفافیەتە. لای ئێمە وەکو کۆمەڵ ئیسلامی ئەو لایەنەی کە هەر کات بیەوێ گفتوگۆ لەگەڵ ئێمە بکا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ بزانێ ئێمە تەماشای بەرنامەکەین، زۆر تەماشای کەسەکان ناکەین. ئایا ئەو بەرنامەی کە ئەیخەنە ڕوو کرۆکی بەرنامەکە خزمەتی تاکی کوردستانی تێدایە؟ وایە لەو بەرنامەدا کۆمەڵێ پرسیار هەن کە 4 ساڵی پێشوو حزب و پەرلەمانتار و تاکی کورد کردوێتی وەڵامی تێدایە؟ ئایا وزەی کوردستان نەوت و غاز و کە ئێستا خۆتان ئاگادارن مەسەڵەن وڵاتان زۆر گرنگی بە وزەی کوردستانە دەن بە تایبەت دوای ئابووری سەر ئێران، وەزیری وزەی ئەمریکی لەم ماوەی پێشوو لە کوردستان بوو. ئایا ئەو وزەیە و ئایا ئەو لە بەرنامەی حکوومەت داهاتی نەوت و غاز لەمە دووە بۆ خزمەتی تاکی کورد دەبێ؟ ئێمە تەماشای ئەوە ناکەین. کارگەڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ دەڵێت ئێمە ڕێڕەوی خۆمان هەیە بۆ کاری ئۆپۆزیسیۆنی. چاک ببینین دەڵێن چاکە، لە حکوومەتیش بین خراپە ببینین دەڵێن خراپە. کۆمەڵ بەوە ناسراوە کە ئەم سیاسەتەی گرتووەتە بەر. ئێمە ئەمە بنەمایەکی کارکردنمانە. ئەو شەوەیە لە ئۆپۆزیسیۆن بین هەموو لا دڵنیا بێ لایەنێک کە ئێستا ئیعلانی ئۆپۆزیسیۆن بوونی کردووە. ئێمە ڕێڕەوی خۆمانمان هەیە بۆ کاری ئۆپۆزیسیۆن بوون. ئەو شەوەیە ئۆپۆزیسیۆن بۆیە لێرە واڵێن چکۆ ئۆپۆزیسیۆن بەحساب دایم ئەوەی برازەکە خراپی برازەکە، بەڵام ئێمە ئۆپۆزیسیۆن بین چاکمان بینی ئەڵێن چاک. لە حکوومەتا بین ئەوە دەبێ هاوڕێکانمان بزانن کە لەوێش خراپمان بینی ئەڵێن خراپ، بەڵام هەردووگی بە ئوسلوبی خۆی. ئەمە کۆمەڵی ئیسلامی کوردستان. لەبارەی ئەمەنجە سەرکیەکانی کۆمەڵەوە محەممەد حەکیم ڕایگەیان بانگەوازی و سیاسەتکردن لە پێناو خزمەتکردن بە هاوڵاتیان لە ئامانجە سەرکیەکانی حیزبەکەیەتی، هەر بۆیە هیچ لایەنێکی سیاسی ناتوانێت مزایدەیان بەسەردا بکات و دەڵێت بچنە هەر بەرنامەیەک بۆ خزمەتی خەڵک دەچن، نەک بۆ پۆست و پایە. داکۆکشی لە مافی خەڵکیش سیمای کۆمەڵ بووە لە ڕابردوو
لە ئایندەش دەمێنێتەوە.